کاربدەستێکی ئەمریکی وان پەیامان ڕەت دکە و سەرۆکی بڕیارە عێریشێکی لە دژی ئیرانێدا و زوو ڕاگەن. گەرمە هاوینی ڕەوشە پەنابەران دکەمپین هەرێمە کوردستانێدا شەپرزە دکە. و دووبارە هەڵبژاتن لە ئەستەمبولێ گەلێک گرنگتر بوونە ژ سەرکەتنە نامزەتێکی. سڵاو و ڕێز و هیوین دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ژە دەنگی ئەمریکا لە واشنگتنی. لای منیشەوە سڵاوم کاتەوەم کاتێکتان شاد. کاربەرستانی یاسایشی نیشتیمانی ئەمریکا لە واشنگتن ئامادە نەبوون لێدوان لەسەر راپۆرتەکانی دوو ڕۆژنامەی ئەمریکا بدەن کە دەڵێن سەرۆک دۆناڵد ترامپ هێرشی لەشکری دژی ئێران لە ڕۆژی پێنجشەممە پەسەند کردبوو، بەڵام لە دوایین ساتەکاندا بەهۆی هۆکارێکی نادیارەوە ڕاگیراوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمز و واشنگتن پۆست ڕادەگەێنن سەرۆک ترامپ فەرمانی دابوو هێرش بکرێتە سەر چەند ئامانجێکی ئێرانی وەکو بنکە ڕاداریەکان و هەڵدانی موشک. لە میانی کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرۆکوەزیری کەنەدا جەستن تریدۆ سەرۆک ترامپ گوتی خستنە خوارەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکا لەلایەن ئێرانەوە ناکۆکیە پەرسەندۆکانی نێوان واشنگتن و تاران ئالۆستر دەکات. ڕاستیەکەی سەختە بۆم بڕوا بکەم کە ئەمە بەمەبەست بوو بێت. پێم وابێت دەشێ کەسێکی نابەرپرسیار و گەمژام کاری کردبێت. کاربەدەستێکی باڵای لەشکری ئەمریکا دەڵێت ئەو فڕۆکە بێفڕۆکەوانە نزیکەی 34 کیلۆمەتر دوور بووە لە نزیکترین خاڵی سنووری ئێرانەوە. ئەم هێرشە هەوڵێکە بۆ تێکدانی توانەکانمان بۆ چاودێریکردنی ناوچەکە دوا بە دوای هەڕەشەکانی ئەم دوایانە بۆ سەر کەشتیە جیهانیەکان و ئازادی ئاڵوگۆڕی بازرگانی. ئەم ڕووداوە پاش هێرشەکانە بۆ سەر دوو کەشتی نەوت هەڵگر لە تەنگەی هورمز. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەشکری ئێرانی بۆ ئەو هێرشانەش تاوانبار کرد هەرچەندە ئێران نکۆڵی لەوە دەکات، بەڵام کاربەدەستانی ئێرانی ئەوەیان پشتڕاست کردوتەوە کە فڕۆکە بێفڕۆکەوانەکەی ئەمریکایان خستۆتە خوارێ. وەزیری دەرەوەی ئێران جەواد زەریف لە تویتێکدا ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند ئێران شەڕی ناوێت، بەڵام بەرگری لە ناوچەی خۆی دەکات. هاوکات ئەمریکاش دەڵێت شەڕێکی تری ناوێت. پێم وانییە سەرۆک شەڕی بووێت، لە وڵاتەکەماندا هیچ خواستێکی شەڕکردن نییە. بەڵام ژمارێک لە کۆمارەکان دەڵێن ڕەنگە ئێران ئەمریکا ناچار بکات هێزی لەشکری بەکاربهێنێت. ئەگەر هەفتەی داهاتوو جارێکی تر دەست بە پیتاندنی یۆرانیۆم بکەنەوە، ئەوە جارێکی تر دایانخاتەوە سەر ڕێڕەوی سازکردنی بۆمبێک کە ئێستا خۆیان هەر لەسەر ئەو ڕێگایان. جا ئەوەش ئاڵۆزیەکان لە نێوان ئیسرائیل و ئێران زیاتر دەکات. ئەگەر هەر شتێکی تر بکەن دژ بە بەرژەوەندی ئەمریکا و ئەم سەرۆکە وەکو ڕۆناڵد ڕێگن وەڵام نەداتەوە، ئەو کاتە ئەمە پەیامێک دەداتە کۆریای باکوور و تەواوی جیهان کە ئێمە هەردەمین. ئێران گوتوێتی لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا پیتاندنی یۆرانیۆمی زیاد دەکات ئەگەر سزاکانی کە ئەمریکا خستوینێتە سەری کەم نەکرێنەوە. ئاژانسی دەنگوباسی ڕۆیتەرز لە زاری دوو کاربەرسی ئێرانیەوە ڕادەگەێنێت کە ترامپ لە ڕێگەی عومانەوە پەیامێکی ئاراستەی ئێران کردووە و توێتی ئەو دژی شەڕە و دەخوازێت لەگەڵ ئێران لەسەر چەندین بابەت و توێش بکات و ماوەیەکی کورتی داناوە بۆ ئێران بۆ وەڵامدانەوە. بەڵام جێگری بەرپرسی ڕاگەاندنی وەزارەتی ئیرشادی ئێرانی دەڵێت نامەیەکی لەو جۆرەیان بەدەست نەگەیشتووە. ناکۆکیەکانی نێوان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران لە ساڵی ڕابردووە زیادیان کرد کاتێک ترامپ لە ڕێککەوتنی ناوکی جیهانی لەگەڵ تاران کشایەوە. ترامپ دەیەوێت دڵنیایی زیاتر بەدەست بهێنێت کە ئێران نەتوانێت چەکی ناوکی دروست بکات و ئەو داوایەشی زیاد کرد کە دەبێت ئێران دەستبەرداری پشتیوانیکردن لە گروپە تیرۆریستەکان بێت لە ناوچەکەدا. دۆ پێشەم ئیرانی فڕۆکە بێفڕۆکەوانە ئەمریکی خست خوارێ. ئیران دەبێژە ئەو کەتبوو ئاسمانی وان ئەمریکا گوت فڕۆکە دە ئاسمانی نێفنەتەوەیدا بوو دەما ئیرانی ئەو خستی خوارێ. پشتی چەند دامژمێران سەرۆک ترامپ فەرمانە بمبارانکردنە هەندێک ئارمانجین ئیرانیدا لێ هەرزوو لێڤە بوو. بەپرسەکی ئەو لە هەیە نیشتیمانیژی ئیرۆ گوت ئەو پەیمان یان ئەو پەیام هەموو نەڕاستن گەلۆ ئەف چ بازارە. دکتۆر کرمانج گوندی سەرۆکێ برێڤەبەریە پەروەردەیە لە زانکۆیا تەنیسی ستیت بسکایپێ بمەڕەیە ji بۆ هەنێک شرۆڤیان. دکتۆر کرمانج هەربەری چەندێکی سەرۆک ترامپ دەبێژە کووی فەرماندا بوو لێ 10 دقیقەیان بەری ئێریش بێکردن وی گۆتیک و نەیەکردن ji ber ku جەنەرال لەشکری گوتی نەویک و خەڵک وێ بێنەکوشتن 150 کەس وێ بێنەکوشتن. چما پرسیار ئەوە چما هەتانەها بەرسڤە ئەمریکی نەها یعنی ئەمریکا بەرسڤک نەبووە ji بۆی مەسەلەی.
ترەمپ دوێنێ گوتی من ماوەکی زوو نیشان دەدەین داخوایرش دەکەینە سەر ئێرانیانە و گوێرێ هەواڵانی لەو کاتەی دوێنێ تا ئێستا گوایە بەیانی زوو تاریک و ڕوون بەکاتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین دەستوری دابوو هێرش بکرێتە سەر ئێرانێ بەڵام 10 دقە پێشی ئەوەی هێرشەکە جێبەجێ بکرێتن هێرشەکەی ڕاگرتیە هۆکاری ئەوەش ئەوە بووە بە تایبەتی لە پەنتاگۆن معارەزەیەکی زۆر هەیە لە ناخودی کابینەویش لە جۆری جوابدانەوەی ئێرانێ ناڕێکی هەیە ئێستاکانی خەریکی ئەوەنە چۆن بتوانن وەڵامی ئێرانێ بدەنەوە لە بەرامبەر خستنە خوارەی ئەو RQ4 ئەو گلۆبەڵ هۆکەی کە تیارەیەکە تەنیا جیاوازی لەگەڵ تیارەکانی دیەوەیە تیارەکانی دیکەی جاسووسی ئەوەیە کە فڕۆکەوانی نیە دەنا ئەو تیارێ لە ئەگەری بەڵێ فەرموو دکتۆر دەنگی کاک حەیدەر دێتن بەڵێ فەرموو مەدویا پرسیارە هەندی بکەین یعنی بەحسا جۆرێ وێ فڕۆکێ بکەن بەڵێ ئەو گلۆبەڵ هۆکە بەرامبەر لاکی یوتووە کە لە جەنگەکانی ئەفغانستان و عێراقێ بەکارهات و بە دراگن لیدی مەشهورە کە زۆر دقیق بوو ئەمریکا لایەن ئەیجنسیەکانی CIA و پنتاگۆن سوودیان هەمیشە لەو تیارە لاکیە هیدە وەرگرتووە لە بۆ کۆکردنەوەی زانیاری ئەو گلۆبەڵ هۆکە لە لاکی دراگن لیدی و لە ستیل RQ3 کە تیارەیەکی ڕەشە بە دارک ستار ئەستێرەی ڕەش ناوی دەرگای لەوانە لە هەمویان بەهێزترە توانایەوە جاسووسی لە 100,000 کیلۆمەتر دووجایزەی ئەگە ئیجازەم پێ بدەی بە ئەندازەی کۆریای باشوور هەیە و زۆریش دقیقە لە دەست نیشانکردنی پێگە و بنکەی عسکەری دقیقیەکەشی لە حدێکە کە دەتانیتن پێگەی دژمن لە هی دۆستیش جودا بکات لەبەر هەندێ ئەمریکا نیازێکی هەبووە لە بەکارهێنانی ئەو جۆرە تیارەیە لەسەر لە نزیکەکانی سنووری ئاوێرە باشە ئەگەر ئەمریکا بەرسف ناداژ بوو خستنە خوارەوەی فڕۆکێ دێ ئەنجاموێت چ بنیان دی کاریگەریاوێت چ بە لەسەر تایبەت بەڕێڤەبەریا سەرۆک ترامپ پێم وایە ئەمریکا هاوێشتۆتە حالەتێک لە نەتیجەی نەشارەزایی لە ئوسول و ئەدەبی سیاست و دیپلۆماسی جیهانێ ئەمریکا هاوێشتۆتە حالەتێکی زۆر ناهەموار لەسەر ئاستی جیهانی و بەو کارێک کە کراش وای کرد ئێران ئەو دەستە لە ئەمریکایە بوەشێنیتن ئەمریکای لە جێگەی قەراردایە کە دەبێ وەڵامێک بداتەوە ئێستاکە کرد کابینەی ئەو لەگە پەنتاگۆن وەزارەتی خارجی بەیەکەوە لە ئۆسولی ناشنال سکیوریتیەوە لە پرۆسسی ئەوەدانا بڕیارێک وەبینن جۆری بڕیارێک وەبینن کە مناسب بیت و بتوانن لەسەر ئاستی جیهانێک زۆرە پشتگیریەکیان هەبیتن چونکە لەسەر ئاستی جیهانێ بەو جۆرەی ترامپ تا ئێستا ڕەفتاری کردیە پێگەی ئەمریکای زۆر لاوەست باشە بکورتی دکتۆر کرمانج بەحسی دانوستاندنایە ئەیران دخوازە ئەو دانستاندن بنەپەنی بنکردن ئەگەر ببن ئەو دانستاندن لەسەر چی بن ئەمریکا ئێران هیچ وەختێک لە نەیویستیە لە دانوستاندن بچیتە دەرێەوە ئەمریکا بوو ترامپ بوو کە لە ڕێکەوتنی بەرجام هاتە دەرێ ئەگەر دەست پێ بکاتەوە جارێکی دیکە حتمەن دەبێت لە بەرژەوەندی هەرچیان بیتن هەرچەندە ئەمریکا کە ئەو شتەی کە کردی و کە هاتە دەرێ لە بەرجام ئەگەر توانی باید جوان ئیدارەی وەزعەکەی بکردبایە و لە پلێوەن لەگەڵ وڵاتانی ئەوروپا کە لەو ڕێکەوتنەدا بوون ئەم پێم وایە دەیتوانی دەستکەوتی زیاتری هەبیتن بەڵام زۆر سپاس وەختی منەما داخوازە لێبوونیت کە نمیدانە بتر وەختێکی دی بتانین لەسەر بێ مەسەلێ پاخبین سپاس پەنابەران لە ناوچەی گەرمیان و خانەقین لە ڕەوشێکی زۆر ناهەمواردا دەژین و لەوێەوە پامنێرمان ئەم راپۆرتەی لەسەر ڕەوشی پەنابەران بۆ ئامادە کردوین.
لە کاتێکدا پلەی گەرما سەروی 40 پلەی سەدیە، بەڵام ئەم منداڵە لەبەر نەبوونی کارەبا و گەرمی نیە و ئەو کارەڤانەی کە خێزانەکەی تێیدا دەژین خۆی داوەتە بەر سێبەر. ئێرە کامپی تازەدیەی گەرمیانە، سەروی 300 خێزانی ئاوارەی شەڕی داعش لە نێو ئەم کامپەدان و کەمی کارەبا و بەرزی پلەی گەرما تەواو تەنگی پێ هەڵچنیون. کارەبا نییە، ماڵ گەرمە و ناتوانین بڕۆینە ناو کەرەڤانە چونکە زۆر گەرمە. ئاوارەکان لە نێوان بەرداشی میلیشا شیعەکان و گروپە تونڕەوەکاندا گیرۆدە بوون، ڕێگەی گەڕانەوەیان بۆ ناوچەکانیشان پێنادرێت. زۆرێک لەم ئاوارانە خەڵکی ناوچەی جورف سەخری پارێزگای بابلن، داهاتویان دیار نییە، نازانن تاکەی لە نێو ئەم کامپەدا دەمێننەوە. ئەوارەکان داهاتویان دیار نییە، ئەوە بۆ 4-5 ساڵە ماڵەکانمان جێهێشتووە و وێرانە بووە. لێرە خزمەتگوزاری کەمە، حکوومەت ناهێڵێت بگەڕێنەوە بۆ ناوچەکانمان. ئاوارەکان هیچ داهاتویەکیان نییە و بیر لە داهاتوش ناکەنەوە. ئێمە داهاتوومان نییە، مناڵەکانمان قوتابخانەکانیان باش نییە. ئێمە نازانین داهاتوومان چییە. ئەمە 3 ساڵە ئاوارە بووین نازانین هۆکار چییە، حکوومەت نامەنگەڕێنێتەوە، گوزەران ناخراپە. پێشتر زوومی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر ئاوارەکان زیاتر بوو، کۆمەک و خۆراکی زیاتریان پێدەگەێنرا، بەڵام ئێستا کەمتر ئاوڕێیان لێ دەدرێتەوە. بارودۆخمان لە کەمپ لە نەبوو باشترە، لەوە باشترە بگەڕینەوە بۆ جێگەکانی خۆمان کە خراپە. لێرە وەکو مەسلێکی عەرەبی هەیە دەڵێت ئەمە باشترە لەوەکەیتر، هەرچەند گەرمیش بێت ئارام دەگرین. متحمل. ئاوارەکان گەرچی لە ژیانێکی کولەمەرگیدان، بەڵام سەقامگیری و ئاسایش لای ئەوان لە هەموو شتێک گرنگترە، بۆیە بەم حاڵەشەوە هێشتا ناشکور نین. دڵشادەنوارە، دەنگی ئەمریکا، کەمپی تازەدیە. ئەف ساڵ ڕۆژە جیهانیە پەنابەران دەلیڤە بوو ji بۆ باڵا جیهانی پتر بکەوە سەر دەردێ وان کەسین ji ber şeran بێواردمینن. ئاستەنگەکانی کە ڕوبەڕووی پەنابەران دەبنەوە بابەتی مشتومڕک بوو لە نیوزیەم لە واشنگتن. هیچ پەناگایەک نییە بۆ ئەو خەڵکانەی بە زۆر لە شوێنی خۆیان هەڵکانداون. ناونیشانی کۆڕێکی توێژەرەوانی ڕێکخراوی پزیشکانی بێسنوور بوو لە واشنگتن. ئێستا لە سەرتاسەری جیهان ئاستەنگەکانی بەردەم کۆچبەر دەبیندێ. ڕێخەری کۆڕەکە بە کۆپلەیەک لە شعر دەستی پێکرد. کەس نییە منداڵەکانی بخاتە بەلەمێکەوە و وا ببینێ دەریا سەلامەتترە وەک لە سەرزەمین. لەم ڕۆژانەدا ئەو گفتوگویانی هەمان بۆ لەسەر دۆسیەی کۆچبەر، قسەمان لەسەر چاکردنی ڕەوشی ئابووری و قسەکردنمان لەسەر ڕەوشی مرۆڤ و ئەو زمانە مرۆڤ دۆستەی کە پێی دەدوین. بێ ئەوەی بڕواینە ئاسی ئەو زانیاری کە هەیەە پاراستنیان لەو مەترسیانی ڕوبەڕویان بۆتەوە. زۆرێکیان ڕوبەڕووی توندوتیژی و دەستدرێژی سێکسی بوونەتەوە. کاتێ یادی ڕۆژی جیهانی کۆچبەر دەکەینەوە پێویستە ئەوانەمان هەمووی لەیاد بێت. لە ئەمریکا لە ڕووی سیاسیەوە هاتنی کۆچبەر بەستراوەتەوە بە تاوان و هێنانی مادەی هۆشبەر لە سنوورانەوە. سەرۆکی ئەمریکاش سیاسەتێکی مشتومڕاوی لەمەڕ کۆچبەر بۆ وڵاتەکەی هێناوەتە ئاراوە کە دواپەیامی سەرۆک ئەوە بوو پەنابەر بە شێوەیەکی فەرمی وەردەگرن نەوەکو بە نایاسایی بێنە وڵاتەکەوە. The most important message I want to pass is that these people are not criminals. گرنگترین پێیان کە دمەیە بیگەێنم ئەوەیە کە ئەو خەڵقا کۆچبەرن و تاوانکار نین. من وا هەز دەکەم خەریکە هێوابوون بە مافەکانی مرۆڤ لە دەست دەدەین کە بەردەوام ئەم بۆچوونە دێنینەوە ئەوانە تەنها مرۆڤن. باس و خواسەکانی ئەم کۆڕە و پرس و ڕاگۆڕینەوەی ئامادەبووان بەشێکی لەسەر ئەو سیاسەتە قورسە بوو کە وڵاتانی دنیا زۆر جار پێچەوانەی یاسا و ڕێساکانی وڵاتەکانیشیانە. لە ئەمریکا دەستورمان هەیە، کۆمەڵێک مافی تێدا جێگیر کراوە و کۆمەڵی بربەستیش کە چۆن حکوومەت مامەڵە لەگەڵ خەڵکدا بکات و بیرۆکەی بنەڕەتی هەیە بۆ ئەنجامدانیان، هەروەها پاراستنی مافەکانی تری هەموو خەڵکی ئەمریکا. لە بەرامبەردا ئێستا حکوومەت هەموو ئەوانی خستوتە لاوە و ڕەفتار لەگەڵ پرۆسەی کۆچبەر و پەنابەربوون دەکات. لە ئەوروپاش دەواازەی چوونە ئەوروپای کۆچبەران ڕوو لە سەختیە و دژوارە پەڕینەوە. هەروەها ئەو مەترسیەش لە کۆڕەکەدا باز دەکرا ڕێگریکردنی هاتنی کۆچبەر بۆ سنوورەکانی ئەوروپا لەلایەن وڵاتانێکەوە کە مافی مرۆڤ لە وڵاتەکانیان لە نەبووندایە.
ئەو وڵاتانەی کە ئەوروپا پەیوەندی لەگەڵیان هەیە دەتوانن باشترین پەیوەندی لەگەڵ یەکێتی ئەوروپا بەدەست بهێنن ئەگەر بەشدار بن لە جێبەجێکردنی ئەجێندای جڵەوگرتنی هاتنی کۆچبەران. یەکێتی ئەوروپاش پارەیەکی زۆری تەرخان کردووە. ئەو سیاسەتی ئەوروپا سەرکەوتنی باشی بەدەست هێناوە، بەڵام دەبێ ئەوە لە بەرچاو بگرین یاسای نێودەوڵەتی و مافی مرۆڤ. ئەرکی ئێمەش پاراستنی مافی کۆچبەران و بەرگری لێکردنیان سەرەکی ترین کارەکانمانە. تا دێ ئەو مافانەی جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤ چەسپاندوێتی مرۆڤ ئازادە بیەبێ لە هەرکوێ بژی ڕێسا و یاساکان و زەحمەتی بۆ کۆچبەر پڕ مەترسی بووە. بەڵام کۆچ هەر بەردەوامە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. لە ڕۆژی جیهانی پەنابەراندا چەندین چالاکی جۆرا و جۆر لە سلێمانی بەڕێوەچوون لە ناویاندا پێشانگایەکی وێنەی پەنابەران و هەروەها کاری هونەری پەنابەرانی کوردستانی عێراق. ببینیم دەریا بە گریانی دایک پێکەنی. بە مەبەستی بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی پەنابەران لە شاری سلێمانیدا چەندین چالاکی جۆرا و جۆر بۆ ئەو مەبەستە بەڕێوەچوون. ڕێکخراوەکانی GIZ و CDO لووتکە هەستاون بە ئەنجامدانی ئەم چالاکیە کە خۆی لەوێنەی سەر ڕێگەی پەنابەران و کاری دەستی پەنابەران و چەندین چالاکی تردا ئەبینێتەوە. کۆمەڵێک چالاکی لە خۆگرێکە بریتین لە پیشاندانی فۆتۆی قوربانیانی ڕێگای کۆچینە ئاسایی، کۆمەڵێک تابلۆ و کاری دەستی پەنابەران، خۆراک کە داهاتەکەی دیسان بۆ پەنابەرانە. لەسەر ستەیجیش کۆمەڵێک کارمان هەیە لە ڕاگەیاندنی ئامار و داتاکانەوە هەتاکو و کاری شانۆیی، کاری موزیک و گۆرانی. لە ماوەی ساڵێکدا نزیکەی 240,000 پەنابەر ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە و زۆرینەی ئەوانە بەهۆی ڕاکردن لە جەنگ یاخود خراپی باری ئابووریە وڵاتەکانیان جێهێشتووە. لە هەرێمی کوردستان خۆتان نەزانن بە شێوەیەکی گشتی سێ جۆر پەنابەرمان هەیە لە وڵاتانی کە هاتوون. پەنابەرانمان هەیە کە لە وڵاتی ئێرانەوە دێن، پەنابەرانمان هەیە لە وڵاتی سووریاوەیەن و وڵاتی تورکیاش. بەپێی ئەو داتایانی کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستاندا لە ئێستاە نزیکەی 230,000 بۆ 240,000 پەنابەر لە هەرێمی کوردستان ئاژی کە بەشی زۆری ئەمڕۆ لە وڵاتی سووریاوە هاتووە و دوای ئەوە تورکیا و دوای ئەوە ئێران. ئاڤان گەڕاوەیەکی ڕێگای هەندەرانە. ئەو لەگەڵ 6 ئەندامی خێزانەکەی داویستە بوویان لە ڕێگەی دەریای ڕەشەوە بگەنە ئەوروپا، بەڵام یەختەکەیان نقمی دەریا بوو هەر 6 کەسەکەی لەدەست داوە. یەکەم کەس لەو یەختەکە نقمی ناو دەریاکە بوو من بووم لەو شەوەیە. من نقمی ناو دەریاکە بووم، دەستی مناڵەکەم بەدەستمەوە بوو، کوڕەکەم دەستی بەدەستمەوە بوو. هەتا نقمی ژێر دەریاکەش بووم، گوێم لە دەنگی مناڵەکانم بوو کە هاواریانەکە دایکە. ئەو هاوارە قەت لە گوێم دەرناچێت، قەت لە بیرم ناچێت، قەت لە گوێم دەرناچێت. بەداخەوە کارەساتێکی زۆر ناخۆش. ئیتر دواتر ئاگام لە خۆم نەماوە، نازانم چۆن ڕزگار کراوم، چۆن بووە نازانم، لە بێهۆشیا بوو. بە کۆپتەرێکی خەسخانەی تورکیا لە ئاوەکە دەریان هێنا بووم، دواتر گەێنرا بوومە خەسخانە، 10 ڕۆژ بێهۆش بووم لە خەسخانەی تورکیا. دواتر کە سوگارەکەم هاتن بە شوێن ماگەڕامەوە بۆ کوردستان. دەستگەڕانەوەیەک بەداخەوە ئیتر دوای لە دەستدانیم و خێزانەکەم زۆر بم ئاساتێک و کارەساتێکی ناخۆشەوە گەڕامەوە. ساڵانە ملیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا ئەبنە پەنابەر و بە مەبەستی دروستکردنی ژیانێکی باشتر لە ڕێگەی یاسایی و نایاساییەوە سنووری وڵاتان ئەبڕن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. لە ڕۆژە یەکشەم لە ئەستەمبولی هەڵنو هەڵبژاتنە شارەداری باژێرتی کرن پشتیک و کاربەدەستان سەرکەتنە ڕێکابەری ئاکپارتی پەسەند نەکری. ئەف 15 ساڵن ئاکپارتی پارتیا سەرۆک ئەردۆگان شارەداریە ئەستەمبولی بڕێوە دەبە لێڤێ جارێ هەڵبژارتن گەلک مەزنترن ژێ سەرکەتنە نامزەدەکی. Berbijêrê Partiya Opozisyonê CHP Ekrem İmamoğlu kempenya xuna hilbijartina didomîne. An niha jî bûye xala demokrasiyê. Serkeftina İmamoğlu ji aliyê Komisyona Bilindiya Hilbijartinan YSK ve bi sedemên teknîkî hat betal kirin. Li kolanan hestiyarek xurtiya bêedaletiyê heye. بۆ من ئیمامۆغلۆ ji niha ve bi serketiye lê em ê herin û dengê xwe bikarbînin û careke din wan hêriz bikin. Lê lewazbûna aboriya Tirkiyeyê li ser bêkarbûna cîwanên yên li İstenbolê gelek bandorên xirab dike. Ev hilbijêra dibêje ku ew sozên kar dide. Em bêkarin. Em ji zanîngehan derçûne lê bêkarin.
ئەم کار نابینن مرۆڤ برچینە نکارن ji malê xwe re nan bikirin hemû tiştên pir xweş ew ê bi İmamoğlu re were. Berbijêrê AKP Binalî Yıldırım ji keşeya aboriyê dûr disekine û li ser îdayên xwe ku serkeftina hilbijartina 31 adarê ji wî hatiye dizîn disekine. Adalet yerini bulacak. Ev hilbijêra dibêje ku ew ê edalet bi cih bibe. Divê em bi vî rengî binav bikin. Ew ê edalet pêk were. Dengê me nat hejmartin. Di hilbijartinên herî dawî da dengê me ku da çû. Hanife yek ji gelek kesanê ku serkeftina AKP ya bo desthilatdariya Stenbolê daxwaz dike. Ev hilbijêra dibêje ku ez 12 sale xwediyê firoşgehekî me û 22 sale jî li vir dijîm û min vir bi alîkariya dewleta xwe vekir. Bo vê jî ez piştgiriya wan dikim. Stenbol yek ji sê rêjeya aboriya Tirkiye pêktîne û 8 milyar dolar bütçeya wê heye. Lê rîskên encama hilbijartina Stenbolê ya roja yekşemê gelek bilind e. Pispora zanîngeha Galatasarayê Nazlı Ökten dibêje ku aliyê ku van çavkaniyan bi rengekî aqilane bikar bîne di dema dirêj de ew ê bo hilbijartinên giştî jî piraniya dengan bi dest bixe. Di deqeya dawî da Serok Recep Tayyip Erdoğan tevlî kampanyayê bû. Ew ê encama hilbijartina Stenbolê xasî ku pêşeroja bajar diyar bike di heman demê da dibe ku nîşana pêşeroja wî jî bibe. ئەو کەسانی لە ڕووی سایکۆلۆژیەوە مێشکیان لەسەر خۆیان نییە ئێستا زیاتر تێگەیشتن هەیە بۆ حاڵەتەکانیان و نێوەندی کۆنتڕۆلکردنی نەخۆشیەکان دەڵێت ئەو حاڵەتانە تا دێ زیاتر باو دەبن. و ji ber wê jî ji polîs û karmendên cêbicêkirina yasaya re gelek giringa qanûn giringa bizanin ka çawa daxwazên mirovên xwedî peytiviyên taybet têbigan û çawa serederiyê bi wan re bikin. ئەمە ئەو ڕووداوە بوو ساڵی پار لە ناوچەی گرام لە تەکسازوویدا کاتێک پۆلیس ڕوبەڕووی مایکل مۆری تەمەن 19 ساڵان بووە ئەو لاوەی بەدەست هەستێکی زۆری ئۆتیزمەوە دەناڵێنێت. کوڕەکەم لە حوشەی پشتەوە یاری دەکرد. هاوسێکەم پۆلیسی ئاگادارکردەوە لەوەی کوڕەکەم بەردەگرێتە دیواری هاوسێکانمان و مەسەلەکە گەورە بوو. پۆلیس هات و ملی کوڕەکەمی گرت و دای بە زەویدا و دوو جار تەزوی کارەبای بە ئامێرە دەستێکەی لە جەستەیدا. بۆ ڕێگریکردن لەم ڕووداوانە پۆلیس لە شیکاگۆ ڕاهێنانی ڕاستەقینە دەکەن لەسەر شێوازی سەر و سەوداکردن لەگەڵ ئەو کەسانی ئۆتیزم و شیزۆفرینیایان هەیە. ئەم ئامێرە لەلایەن کۆمپانیای ئاکسنەوە دروست کراوە واتە بەرهەمهێنەری ئامێری تەزوی کارەبا کە پۆلیس بەکاری دێنێت. هەندێک لە تاکتیکە کۆدەکانی پۆلیس کە بەکاری دێنن کاتێک سەر و سەودا لەگەڵ تاوانبارێکاکەن ئەم تاکتیکانە دەرەنجامی پێچەوانی دەبێت کاتێک بەرامبەر کەسانێک بەکاری هێنن کە نەخۆشی مێشکیان هەیە. جاکارکردنی ئەم پسپۆرانە لەگەڵ ئەم تەکنەلۆژیان نوێیە دەتوانین دەست بە ڕاهێنانکردن بە پۆلیس بکەین بۆ حاڵەتی هەستیاری لەم جۆرە. دەیڤید کارن لە گروپی داکۆچیکردن لە ئۆتیزم دەڵێت ئەمە کێشەیەکە کە هێدی وا چارەسەر دەکرێت. بەڵێ بڕوام وایە کلێنی لێکتێنەگەیشتن هەیە بەڵام هەواڵە خۆشەکە ئەوەیە کە ئاژانسەکانی جێبەجێکردنی یاسا هەتا دێت دان بەم ڕاستیەدا دەنێن. کاتێک پۆلیس لایت لە دەموچاوی کەسێک دەدات و هاواری لێ دەکات ئەمە لە ڕاستیدا ڕەوشەکە خراپتر دەکات لە کاتی بەرەنگار بوونەوەی پۆلیس لەگەڵ کەسێک کە نەخۆشی ئۆتیزمی لەگەڵدایە. کاری سەرەکی بۆ ئەندامانی پۆلیس ئەوەیە کە بتوانێت کاتێک سەر و سەودا لەگەڵ کەسێکا کات لەوە تێبگات و لەم حاڵەتەدا باشتر وایە کۆنتڕۆلی ڕەوشەکە بکات و نەهێڵێت گەورە بێت لە بری ئەوەی گوشار لە کەسەکە بکات و تاکتیکی توندی لەگەڵدا بەکاربێنێت. حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مەزەندە دەکات لە کۆی 40 کەس یەک کەس حاڵەتی ئۆتیزمی لەگەڵدا بێت. هەر بۆیە ئەم بەرەنگاربوونەوەیە ڕوودەدات بەڵام نابێت بگاتە دەرئەنجامی خراپ. ئەگەر ئەوان بهاتنایە و لە دەرگای ماڵەکەمیان بدایە بۆ دڵنیابوون لەوەی کوڕەکەم ئۆتیزمی لەگەڵدایە و لەگەڵ من دەژی ئەوە بەمە دەیانتوانی ڕێگری لە هەموو ئەوەی ڕوویدا بگرن. کۆمپانیای ئاکسن دەڵێت ئەوان ئەم ڕاهێنانە بۆ تەواوی پۆلیس لە سەرانسەری وڵات دابین دەکەن.
سەرۆک دۆنالد ترامپ مەزنترین خەڵاتی سیڤیل دائابووری زانێکی سەردەمێ ڕێگن ji ber باوەری نوێی ku kêmkirina wergirtina balcî alîkariya werara bilestiriya abûrî dike. Di rêwresman da li Koşka Spî Trump mîdaliya serokatiyê da Arthur Laffer komarî pes na bawerên wî didin lê gelek jî li dijî teoriya wî ne. لە لێدوانی خۆی لە بۆنەی کۆشکی سپی سەرۆک ترامپ ستایشی دۆخی ئابووری ئەمریکای کرد و شانازیەکەشی گەڕاندەوە بۆ ڕێبازەکانی ئابووری دکتۆر لافەر واتە ئەو ڕێبازانەی کە لە سەردەمی ڕۆناڵد ڕێگن بەکردەوە جێگەیاندن. ئەمڕۆ لە سایەی هۆشمەندی و شێلگیری دکتۆر ئارتر لافەر وڵاتی ئێمە بەهێزتر خەڵکیمە بەختەوەرتر و جیهان شوێنێکی باشترە. لافەر بەوە ناسراوەکە لەسەر لاپەڕێک کاتی خۆی پەیوەندی نێوان ڕێژەکانی باج و داهاتی ئەو بازەی کێشاوە کە حکوومەت کۆی دەکاتەوە. ئارتر نیشانیدا کە ئەگەر ڕێژەی باجەکان زۆر بەرز بن خەڵکی ناتوان پاشەکەوت بکەن و سەرمایە گوزەی ڕادەگرن ئاکامەکەشی گەشەی کەمتر و داهاتی باجش کەمتر دەبێت. ئەو بیرۆکەیە کە هی لافر نییە کۆمارەکان پشتیوانی لێ دەکەن بەڵام کارناسان دەڵێن هیچ لێکۆڵینەوەیکی هەمەلایانە پەسەندی نەکردووە. ڕەخنەگران ئاماژە دەکەن کە ئابووری ئەمریکا لە هەندێک کاتاندا گەشەی کردووە کاتێک ڕێژەی باجیش تا 90% بوو. چوارشەممە بانکی ناوەندی ئەمریکا ڕایگەاند کە ڕێژەکانی سوود تا کۆتای ئەمساڵ بە نەگۆڕاوی دەمێننەوە. ئەم ساڵ تا ئێستاکە ئابووری بە شێوەیەکی گونجاو چۆتە پێش لە دەمێکدا بناغە سەقامگیرەکانی هەروە لە گەشەدان و کاریش بەهێزە. هەڵاوسانی دراوی تا ڕادەیەک لە ژێر پلەی چاوەڕوانکراودا بوو بەڵام چاوەڕوانی دەکەین بەهۆی گەشەی بەردەوام و بەهێزی بازاری کاربەرز بێتەوە. سەرۆکی بانکی ناوەندی گوتی چاوەڕوانی دەکرێت ئابووری ئەمریکا هەروە بەهێز بێت بۆی هەیە بەهۆی ڕووداوەکانی بازرگانی و نیگەرانی لە گەشەی جیهانی قۆناغەکە بگۆڕێت. بەباشی ئاگامان لە مەترسیەکانی داهاتوێتی و ئامادەین هەنگاو بنین و کەرەسەمان وەک پێویست بۆ بەرفراوانکردنەوەی بەکاربێنین. ئابووری زانان چاوەڕوانی دەکەن بانکی ناوەندی ڕێژەکانی سوود یەک یان دوو جار بگۆڕێت. ڕێژەی سندوقی فێدراڵ کارتێکردنی لەسەر قەرزەکانی خەڵک و پێشەسازی دەبێت و کارتێکردنی لەسەر ئابووریش دەبێت. دیارە هەروخان مەسەلا ئابووری وەرارە بلەزیایە وەرارە ئابووری هەڤان ساڵان لە ئەمریکا دێناڤڕۆکی کەمپێنە سەرۆک ترامپ بە کوشانەنزیە بەکارێ خەدیکە دیڤیواریدا ئەوجا خەڵاتکردنەوی ئابووری ناسوژی دەلیڤەیە. بەڵێ ئازان لێرەشدا دێنێ کۆتایی بەرنامەیەم ڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.